هەڵبژاردەی هێزی لە شێولێر لە پێنج جاریزان پێکاتوو کۆتاییان بامەدەکارەکانیاننا بۆ بەشداریکردن لە پاڵنتی هێزی لە عێراق کابڕێرە 29 مانگە لە شاری نەجەف دەست پێ بکات بۆ دیاریکردنی یاریزانانی هەڵبژاردەی عێراق بۆ پاڵنتی ئاسیا کابڕێرە لە وڵاتی کازاخستان پاڵەوانێتیەکان بەڕێوە بچێت. یاریزانەکانی هەڵبژاردەی هێزی لە شێولێر بریتین لە ئێزدیار حوسێن لە کێشی 66 کیلۆگرام و هێمە حوسێن لە کێشی 74 کیلۆگرام و نیاز ڕەشید و یوسف نەجمەدین لە کێشی 83 کیلۆگرام و برز واحد لە کێشی 93 کیلۆگرام. یاریزانەکان لەسەر جەماستەکانی تازە پێگەشتوان و لاوان و پێشکەوتوانن ماوەی سێ مانگیشە مەشقەکانیان ئەنجام دەدەن بەسەر پێشتی ڕانەری پاڵاوانی پێشەوە عێراق و پاڵاوانتەکانی دەرەوە چالاک حوسێن. پاڵاوانتەکەش ماوەی سێ ڕۆژ دەخایەن و یاریزانەکانیش تاویان لەوێ زۆرترین ڕێژەیان لە هەڵبژاردەی عێراقدا بوونی هەبێت. پێنج یاریزانم ئامادە کردووە کە بۆ هەڵبژاردەی عێراق بچین بە ناوی هەڵبژاردەی هەولێرەوە بەشداری پاڵەوانێتی عێراق دەکەین بۆ هەڵبژاردننی یاریزانە بۆ پاڵەوانێتی ئاسیا. پێنج یاریزانم ئامادە کردووە لەسەر ئاستی ناشئین و شەباب و متەقەدیمین ئینشاڵڵا ئەنجامێکی باش بەدەست دێنین. یاریزانەکان بۆ ماوەی 2 مانگ تا 3 مانگە خۆمان ئامادە دەکەین بۆ پاڵەوانێتیە ژێر مادیبوونێکی زۆر و ئینشاڵڵا هیوای ئەوە بۆ یاریزانەکان دەخوازم کە ئەنجامێکی باش و ئەنجامێکی زۆر باش پێشکەشکەن بۆ کورد ئەو ئەنجامە بێنەوە چکە ئێمە وەکو کورد دەچین وەکو ناوی هەولێر دەچین وەکو هەڵبژاردەی هەولێر ئەو یاریزانانەی کە بەشداری پاڵەوانێتیەکە دەکەن لەسەر ئەستۆ و مەسروفی خۆیان بەشدار دەکەن هیچ لایەنێش پەیوەندیدارن نەوەکو ئیتیحادی عێراقی نەوەکو ئیتیحادی کوردستان نەوەکو ئیتیحادی هەولێر پاڵپشتیان نەکردینە وەکو لایەنی مادی پاڵپشتیان نەکردینە کە بەشداری پاڵەوانێتیەکە بن. یاریزانەکان لەسەر مەسروفی خۆیان بەشداری پاڵەوانێتیەکە دەکەن ئینشاڵڵا بە ئەنجامێکی باش دەگەڕێنەوە بۆ هەولێر و یاریزانەکان ئینشاڵڵا هەر دەبژێردرێن بۆ پاڵەوانێتی ئاسیا کە لە وڵاتی کازاخستان بەڕێوە دەچێت.